بە بۆنەی 235مین ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام درا و ژمارەیەک نووسەر و کەسایەتی سلێمانیش بەو بۆنەیەوە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی شار بە گەشەپێدانی مرۆیی ئەمە چوارەمین جارە ئێمە کەرنەڤاڵی هاوشێوەی ئەمە ئەنجامەدەین و ڕێزلێنان دەدەین بۆ کەسایەتیانەی کە توانیویانە نازنا و ناوبانگی شاری سلێمانی بپارێزن کە توانیویانە ئێستا بەوەی ئەو ماندووبوونانی ئەوان سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری بناسرێت. بەڕاستیدا ئێمە وەکو ڕێکخراوی مەدەنی تەنها توانین ئاستی هۆشیاری و هاندانمان هەبێت. ئێمە بە ئەرکی خۆمان زانیوە کە ئەم جۆرە کەرنەڤاڵانە بەردەوام کاری پێ بکەین. خۆشبەختانە توان بڵێم ئەمڕۆ لەم کەرنەڤاڵەیە چەندین کەسایەتی هونەرمەند و ڕۆشنبیر بەسەرەکرێنەوە. هەرچەندە هەموو ساڵێک لە 14/11 بە ڕۆژی دامەزراندنی شاری سلێمانی ناسراوە، بەڵام تا ئێستا بە تەواوی ئەو بەروارە ساغ نەکراوەتەوە کە سلێمانی تیادا دامەزرا بێت. بابەکرد ڕێی بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سلێمانی داوا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکات ئەو ڕۆژە یەکلایی بکەنەوە و ئەو گومانە نەهێڵن لەسەر دروستبوونی شاری سلێمانی. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت ئەوان بە فەرمی هیچ بڕیارێکیان پێ نەگەیشتووە لەسەر ساختکردنەوەی ئەو ڕۆژە، ئەوەشی خستە ڕوو ئەوان ئامادەن لە کۆبوونەوەیەکدا قسە لەسەر ئەو ڕۆژە بکەن. ئەم ڕۆژە لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئێستا نەبووە ڕۆژێکی ڕسمی، یعنی ڕۆژی دامەزرانی سلێمانی تا ئێستا بە ڕسمی قەرارێک نەهاتوو بۆ ئێمە کە ئەم ڕۆژە بکەینە جەژن. ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین بۆ ئەنجومەنی پارێزگا ساغی کەنەوە ئەخوات ڕۆژیان لا گرنگە، چونکە مێژوونووسەکانی سلێمانی خوان مناقەشە لە بینیانە هەیە کە ئەم کام ڕۆژەیە، ینی 14 11 یاخود مانگی 4. بەرحەڵ من دەستگایەکی تەنفیزیمە، ئێمە ئیکاری تەنفیزیەکەین، چاوەڕێکن ئەوان ساغی بکەنەوە و ئەگەر ساغ بۆ ئەو کاتە ئێمە کارەکان تێبەجێکن بە پێی گرنگە بێگومان گرنگە، ینی بێگومان گرنگە، بەڵام ئایا ماکرێ؟ ینی بەڕێی من دەکرا ئەم ڕۆژ بێ، ینی خۆ تۆ تاریخێکی قەتعی نیە، مەسەن پاشایەک نەهاتووە کتێبێک بنووسێ لەسەر بەردێک هەڵی کەنە ئەم ڕۆژە من خەرار سلێمانی دروست کە پشتیوان بڕۆ ناکەم دۆزنەوە. ینی بەرحەڵەوە مۆزەیەکە من نامی بڕۆ مناوی، ینی من دەستگایەکی تەنفیزی بەڕێوە ئەوە مێستا خۆم هەر کاتێک گوتیان ئێمە جێبەجێکی. من پێشتری ئاماژەم پێدا پێچێک کۆبوونەوەیەک لە دیوانی پارێزگای سلێمانی کراوێ، قسە و باس و گفتوگویان لەسەر ئەو بابەتە کردووە. ئێمە کۆنجومەنی پارێزگای سلێمانی بە هیچەوە یاگەدار نەبووینەوە لەو کۆبوونەوەیشان نەبووینەوە، هیچ بابەتێکی فەرمیشمان ئاگالێنەوە، هیچ نووسراوێکی ڕسمیشمان پێنەگەیشتووە. لە هەر حاڵەتەکە بیانەوێ دەستکاری ئەو ناوەی کە ئێستا هەیە یا ئەو ڕۆژەی کە ئێستاە دەستکاری بکرێت بە دڵنیایی دەبێ پشت بە کۆمەڵێ دیکۆمنت و سەرچاوە ببەسرێ و اینجاش دواتر بینێرنە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دواتر ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکلایەکاتەوە. مەرجنیە ئیلا ڕۆژەکە بگۆڕێە، شێ ڕۆژەکە وەکو خۆی بمێنێتەوە لە بەرەوەی ڕابردووشا قسەی لەسەر کراوە، کۆدەنگی لەسەر بوو و کۆمەڵێ دیکۆمنت و شتی لەسەر کۆکراوەتەوە. ئەو کاتە ئەندامانی ئەنجومەن و سپۆڕ و شارەزایان و ئەو بوارە بە هەموو لایەگەتوانین بڕیاری لێبێ. هەموو ساڵێک لە ساڵیادی دامەزراندنی سلێمانی بەدەیان چالاکی ئەنجام دەدرێت، بە شەکلە و چالاکیانە فەرمین و بەشێکیشان خۆڕسکانە هاوڵاتیان و ڕێکخراوە جیاوازەکان ئەنجامی دەدەن. ئەمەش بە جوڵەیەکی ڕۆشنبیری گرنگ بۆ شاری سلێمانی دادەنرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.